سڵاو بینەران پرسی هەفتەی ستاندەر لەگەڵ بەڕێز کاک ئارێس کارکتەری پەرلەمان و حیزبی و دیاری کوردستان سوپاس بۆ میوانداریت. دوو پرسی گرنگ لەگە کاک ئارێس دەوڕژێنێشیان بارودۆخی عێراق و ئەو گۆڕان کاریانەی دەگوزارێنەوە هەرێمی کوردستان و خۆپیشاندانەکان. زۆر بەخێر بێ، سوپاس بۆ میوانداریت کاک ئارێس. زۆر سپاسی، هۆش بەخێر بێ. ئاستی وەفدی هەرێم بووە بە مەتەڵ لەسەر عێراق و چوون و هاتن و ئەوانە بە حکمی ئەزمونت هەم لە پەرلەمانی کوردستان و بۆ عێراق چۆنی دەبینی؟ خەڵک چاوەڕێی چ بکەوە دەرەنجامی چی لە وەفدانە بکات؟ چوونی وەفد گفتوگۆ کارێکی باشە، بەڵام بەداخەوە ینی چارەسەرکردنی کێشەکان دواکەوتووە. ئێمە لە ڕابردوش گوتومانە و ئێستاش ئەڵێن دواخستنی چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە. لە ڕابردوو هەر کاتێک هەرێم بەهێز بوو بێ و عێراق بێهێز بوو بێ، هەرێم جۆرێک فشار و جۆرێک ئەوەی خۆی گەورەی خۆی نیشانداوە. واتە ئەو کاتانی کە بەغدا بێهێز بووە، هەرێم دەرفەتەکەی نەقۆسیتەوە بۆ کێشەکانی لەگەڵ چارەسەر بکەن. بە پێچەوانشەوە هەر کاتێک بەغدا بەهێز بوو بێ و هەرێم بێهێز بوو بێ، هەوڵی داوە گەورەی خۆی پیشاندا و مەرجەکانی خۆیدا بەسەردا بسەپێنێ. هۆکار چییە؟ زۆرن، بەڵام من نامێ باسی هۆکارەکان کەم، بەس ئەو شێوازە کارکردنەی نێوان هەرێم و بەغدا ئەوەی لێکەوتەوەی ئێستا شان دەچێت بۆ چووە، ینی بۆ بەغدا. ئەوەی من ئاگادارم شاندی هەرێم ئامادەی تەواوی هەیە پابند تەنانەت بە یاسای پڕکردنەوەی کورتێنانیش پابند بێواتە و یاسای کە قەرزی پێکرا و لە ژێر سایی دەستور کێشەکان چارەسەرکەن. بەڵام لەبەر ئەوەی خۆپیشاندانەکان هەن، لەبەر ئەوەی بنکە و بارەگا ئەسووتێن، ئەوان وەکو هەولێر دەڵێ خۆیان خستۆتە سەر پشت. واتە بەداخەوە لایەنە سیاسیە شیعیەکان ئەو بە دەرفەتێک ئەزانن بۆ ئەوەی زیاتر فشار بخەنە سەر هەرێم، بۆ ئەوەی زیاتر مەرجەکانی خۆیان بەسەر هەرێمدا بسەپێنن و هەندێک لایەن ناشی شارنەوە یاخود پێیان ناشادرێتەوە کە بەڕاستی تا ڕاددەی هەڵۆشانەوەی هەرێم و ڕوخانی حکومە قەواری هەرێم فشارەکەن و لەگەڵن. ئەو بارودۆخی وەفدانە زۆر زەگرەی دەکرێت کە دەسەڵات نییە. ئاخیر بەپێی ئەو زانیاریانەی ئێمە هەمان بوو کە وەفدەکان دەچوونە ئەوێ باز دەوە دەکرات تەلەفۆنێک بارودۆخەکەی تێکدا. یعنی هەمیشە ئەزمموی جەنابەت لە شاخەوە لە هەشتایەکانەوە وەفدی ئێمە بۆ هەندێک کێشە هەیە، ینی کە زۆربەی یاداشتەکان باز دەکات دەرێ وەفدەکان کە دەچوون جاری دوم کۆمەڵی وەفدی کە گۆڕانکاری بەسەردەدات سرتاتی زێر نەبووە لە وەفدی دانوستان کات یەک ئایا دەسەڵات ئەو دەسەڵاتە هەیە وە وەفدی کوردی ئەوەی باز دەکرێ وایە. ئێمە کێشەمان نییە وەفد ئێستا بە پێم ئەو زانیاریمانە ئەو وەفدەی ئێستا لەوێ دەسەڵاتی هەیە چکە پابەندەی بە یاسا و ڕێساکانی عێراق، ینی ئەوە دەسەڵاتە ئەوەکرانە. بەڵام کێشەکە وێ شێوازی بەڕێوەبردننی گفتوگۆکان لەسەرتاوە لە دوای بە تایبەتی نەخۆشکەوتنی مام جەلال هەڵا بووە، بەناڕاست کراوە. یەک، ئێمە فراکسیۆنی گەورەمان لە پەرلەمانی عێراقن، لایەنە سیاسیەکان بە یەکێتی و پارتی لەسەری هەمویانەوە هیچ جۆرە بایەخ و گرنجیەکمان بۆ فراکسیۆنەکانی خۆمان لەوێ نەهێشتۆتەوە بۆی ئەوان لەوێ ڕۆلی خۆیان بجێڕن، نوێنەرایەتی ڕاستەقینە بکەن و بتوان بەرگری لە خەڵکی کوردستان بکەن. زۆر جار شاندی هەرێمی کوردستان، شاندی حکوومەتی، شاندی حیزبی ئەچێتەوێ فراکسیۆنەکان ئاگادار نین. ئەو لە دوای نەخۆشکەوتنی مام جەلال تا ئێستا ئەو یەکێک لە خاڵەکانەوە. ئێمە لە ناو حکوومەتیش و سەرۆک کۆمار هەمیشە کورد بووە. ڕەنگە گفتوگۆ ڕەنگە لەگەڵ سەرۆک کۆمار بێگومان بەبێ سەرۆک کۆمار هەنگاوەکان نانرێن، بەڵام کوا لۆبیەکی کوردستانی بە قووەت لە بەغدا هەبێ، کوا ئەوان بێن لەسەرەوە دابنیشن. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرکردایەتی حیزبەکان، یعنی ئەوەندەی ئەیانەوێت دەسەڵاتەکان، ڕێنماییەکان، بڕیارەکان لە دەستی خۆیان قەتیس بمێنێتەوە، ئەوەندە مەبەستیان نییە ینی
هەوڵی چارەسەرکردن یاخود دەسەڵاتەکانیەوەی تۆ باس کرد بیدەن لایەنەکانی تریش یاخود بیدەن نوێنەرەکانیش بۆی ئەوانش ڕۆڵێک لەو بارەدا بجێڕن من نازانم بڕوا ناکەم نەزانن ئەوانە بەس شتێک هەیە یعنی جۆرێک بیرکردنەوەیەک هەیە لە مێشتی سەرکردایەتی کلاسیکی کوردستان حیزبە کوردستانیەکان پێیان وایە ئەوانەی لە قۆناغی خەباتی ڕزگاری ڕۆلیان هەبووە پێیان وایە بەبێ ئەوان کێشەکان چارەسەر نابن بەبێ ئەوان بڕیار نادرێت بەبێ ئەوان کار ناکرێت ئەو جۆرە بیرکردنەوەیە ئەو جۆرە میتۆدە لە کارکردن کاریگەری زۆری سلبی کردوتە سەرکەوتە سەرسکەی خۆی بێگومان واتە تا ئێستا نیانویستە دامەزرەوە بێ ئەوە یەک دوو هەندێک جار حکوومەت دەچێ و هەندێک جار حیزبەکان هەچن ئاسایی حیزبەکان بچن گفتوگۆ لەگەڵ حیزبەکە بکەن بۆ هاوکاریکردنی حکوومەت بەس تۆ نازانی کامیان سەرچاوی بڕیارە لەبەرەوە تۆ ئێمە بە پێی دەستور نوێنەرایەتیمان لە بەغدا هەیە ئێمە بە پێی دەستور لە حکوومەت بەشدارین ئێمە لە پەرلەمان بەشدارین بۆ لۆبی کوردستانی لەوێ بەهێز ناکەی بۆ ناوەندی ئەو پەیوەندیەکانی خۆت لە بەغدا ئەوەندە بەهێز ناکەی خۆیان لە گفتوگۆ ڕۆژانەدا بن ئەچێن ڕۆژێکە چن ئێوارە ئەگەڕێنەوە دوو ڕۆژە چن ئێوارە ئەگەڕێنەوە لە ڕابردوو تا ئەم ماوەیە عراقیەکان هەمیشە بە ئێمەیانە گوتە و کاتێ من لە بەغدا بووم ئێوە قیادەکانتان ئێوە سەرکردەکانتان بەیانی دێنە بەغدا ئێوارە بە پەلەپەل ئەگەڕێنەوە کەچی بە وڵاتانی ئەوروپا بەمانگەمێنەوە کەچی ئەسنە تورکیا بەمانگەمێنەوە ئەسنە ئێران بەمانگەمێنەوە ئەو قسانیە بەڕاستی ڕاست بوو ئەزانیم دانووسان دەمەبەستم دانوستاندنیە دانووسان یعنی خۆمادان لەوەی کە عێراق تووشی نەکبەتێکی گەورە بێ و ئێمەش دەرفەتی لێبینین یعنی زۆری بیرکردنەوەی بەشێکی زۆری سەرکردەکانی حیزبەکان بوو یا سەرکردە سیاسەکانی کوردستان بووە بۆیە ڕۆژمان بەو ڕۆژە گەیشت ئێستا شاندەکە لە بەغدایە ئامادێ بە دەستور پابەندە بە دەستور بەر ئەو بڕیارەی کە نوێنەرانی کورد بەشداریشیان تێدا نەکرد و ئەو یاسایی قەرزکردن کە سەر ڕای بەشداری دەکەن ئێستا ئەڵێن سەر ڕای نوێنەرانی ئێمە بەشداریشیان تێدا نەکرد دەنجیشیان بۆ نەدا ئامادەن جێبەجێ بکەن لایەنە عراقیەکان دۆگێ زورە بۆ دروست بوو یەشیان ئەوە جەنابی مام جەلال بە کارکتەرێکی گەورەی قاڵبووی مێژوود نەما لە گۆڕەپانەکە بەڵام کام کاریگەری تر بنمونەی ڕێفراندۆم بوو هۆکاری ئەو درزە گەورەی لە بینی هەرێم عراق زیاتر دروست بێت ڕێفراندۆم و ئەو شێوازە سیاستکردنش مەسەلەن تا مام جەلال مابوو لە بەغدا استراتیژەتی نێوان بەغدا و هەرێمی کوردستان لای مام جەلال بوو کەس نەیەتوانی لێی لابدا و ئەو سوکانەکەی بەدەستەوە بوو و ڕۆلی ئەو لە ناوەندە سیاسەکانی عراق زۆر گرنگ و کاریگەر بوو بێجگە لەوەش بەبێ ئەو هیچ شتێک نەئاکرا وەلایەنە عراقیەکان لەو دڵنیا بوون کە ئاراستەی ئەو بۆ چارەسەرکردنی کێشەکان ئاراستەیەکی عراقیە لە دوای ئەو ئاراستەکان بووە ئاراستەی عراقی وەرنەگرت ئاراستەی نێوان دوو جەمسەری وەرگرت جەمسەری بەغدا و جەمسەری هەولێر ئەو دوو جەمسەریە لە بەرژەوەندی ئێمە نییە چونکە ئەوان بەهێزترن چونکە ئەوان دەوڵەتن چونکە ئەوان کۆمەڵێک فاکتەر هەن لە بەرژەوەندی عراقا ئێمە لەوە زەرمەکە تۆ سیر کە دوای ئەوەی کە مام جەلال نەخۆشەکەوێ بارودۆخی کوردستانە گۆڕێ تەنانەت پایەی حکوومەتی هەرێمیش پێگەی حکوومەتی هەرێمیش لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی دەرەچی بێهێزە بێ ئەو کاتە زۆر جار ڕەخنە لە مام جەلال لە گیرە ئەگەر بە بیرتان بێ لەوەی کە زۆر عراقیانەیە یا لەگەڵ عراقە یا لەگەڵ تەنانەت شعری لەسەر نووسرا گۆرانی لەسەر بەڵام دواتر دەرکەوت یعنی ئەو ئەویست تواناکانی عراق تواناکانی دەوڵەتی عراق هی دەوڵەتی عراق یعنی بخاتە خزمەتی هەموو عراق بە هەرێمی کوردستانیشەوە نەیدەویست ناکۆچەکان قوڵ بنۆ چکە و تێدەگەیشت دوای ئەو یعنی شێوازی سیاستکردن یەک لە شتەکان بوو ئیستیفزازکردنی عراق و شێوازی مامەلەی ئێمە لەگەڵ نەحەزەکانی عراق وەلێت ناشارمەوە معاملەی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا کاریگەری زۆری هەبووە لەسەر سیاسەتی لەسەر پەیوەندەکانی نێوان ئێرە و بەغدا ینی بە دڵنیاییەوە ئەڵێم ئێستا لایەنە
سیاسیەکانی عراق ئەیانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەشڕوخێ وەکو پارێزگایەکی لێ بکەنەوە بەڵام بەشێکی دروستبوونی ئەو هەڵوێستە لایەن ئەوانە ئەو باڵەکەی ئەکەوێتە ئەستۆی خۆمان یانی زمینە خۆشکرا بۆ ئەوی ئەوان ژوا بکەن بێگومان ئەزانی چۆنە کاکاوە مەسەرەن لەسەر زاری من باناونەینم نەوە برادران پێیان ناخۆش بێ کاتێک داعش هات بەرپرسی گەورەمان هەبوو زۆر گەورەمان هەبوو هیگوت داعش دراوسێ ئێمەنە چی بکەین زین ڕۆژێکە قسەیەکرا کە 1800 گەنجی شیعە لە سپای کرد سەریان بڕا کاک عەرز بێ ئاگای بوو لەوەی ئەو هێزە نازانرێت چییە ئەوە یەک ئەوە قڕز بوو یعنی لەو ڕۆژە بە نسبەتەوەن 1800 گەنجیان سەر بڕابوو ئەو دەیگوت دراوسێمانە دوو ئەچوینە سەنگەرەکانی کەرکک لەژێ دەستی خۆمان بوو دەشتی نینەوە لەژێ دەستی خۆمان بوو هەموو لەسەر خۆمان بوو مەسئول لە گەورەکانمان ئەچوون بە دووربین تەماشایانە کرد دەیانگۆ تەواو ئەو سنوورە ئەوە مادەی 140 نەما سێ کاتێک لە پەرلەمان قرارێک دەرەچێ ئەڵێ خەنجەری ژەهراییمان لێدرا هاوڵاتیەک نووسەرێک کەسێک ئەو قسانە بکە ئاساییە ئەندام پەرلەمانە قسە بکەن بەسەر لەسەر ئاستی بەرزەوە ئەوە ناکۆچیەکان قوڵ دەکاتەوە و بەڕاستەکەی ئەوە لە ناو دوونانی گەرم بوو بۆ مەندان درابوو من جارێکیان 2014 بووە بزانم لە شوێنێک لە بۆنەیەک وەستا بووین مالی چی گوتی کەرکوک بەدەست چێوەیە لە برادێکی پرسی گوتی بەدەست کورد پێشمەرگە گوتی ئێمە داوامان کردووە لە کەرکوک بکشێنەوە ئەو برادرە گوتی نە گوتی هێزمان ئامادە کردو بێتە سەرین گوتی نە گوتی ئەو قسەیە چییە لە کەرکووکە هاوار دەکەن ئێمە ئێرە چوو بە خوێنمان گرت و بە خوێنیش نەبی چۆلی ناکەین چێ پێ گوتیە چۆلیکەن تا ئێوە ئەو وەڵاممان نەدەنەوە ئەزانی چۆنە هەر تۆزێک دەستی خۆمان دیت ئێمە وا بغرا ئەبین وا سەرخۆشە بین وەکو ئەوی دنیا شامی شەریف بێ یعنی نەخوێندنەوەی هەڵوو مەرجەکانی ئەم ناوچەیە نەخوێندنەوەی ئەو جیۆسیاسی و جیۆپۆلیتیکەی کە هەرێمی کوردستان تێیدا دەژی ماڵی کوردی وێران کرد کاکاوە لە چ ڕوویەکەوە بۆت باسکەم بۆچی ئێستا ئەبێ دڵت بۆ بەشاندی هەرێمی کوردستانە سووتێ لە بەغدا لە دەرگە ماڵ بە ماڵ لێ دەدەن ئامادەنین تەنانەت ئامادەنین قانون جێبەجێ بکەن ئامادەنین دەستور جێبەجێ بکەن ئێستا بۆ نمونە کازمی لەگەڵ ئەوەیە بڕێک لانی کەم پارەی مانجی دەبنێرێ ناوێری لایەنە شیعیەکان لە چاوپێکەوتنەکان دوێنێ لە یەکێک لە بەرپرسە گەورەکانی بەمنی گوت وەزیری دارایی دینارێک خەرجکە سبەی لایەدەین و کازمی دینارێک خەرجکە بۆ بڕیار بدا خەرجیکە سبەی لایەدەین و ئێمە ڕێککەوتنمە بە ناکۆچیەکانی خۆشمانەوە ڕێککەوتین لەسەرەوەی نابێ ببێ بۆ لە کاتێکدا تۆ لەوە گەڕێ بۆ بارودۆخگاتە ئەو ئاستی تۆ بچی بپارڕێەوە بمدێ لە کاتێکدا مەلاین ملیار دۆلار ئاهاتە ئەو هەرێمی کوردستانە چیمان لێ کرد تۆ هەرێمێکی ئەتەوێ هەرێمەکە بەهێزبی بە قسەی خۆت ئەتەوێ بیکەی بە دووبەی ئەی باشە چۆن نەکرێ بە دووبەی هەر پارە بینە و خەرجکە پارە و وینە خەرجکە کوا کردمان بە دووبەی کوا کردمان بە ئەفغانستانیش کاگارز ئێوە هیچ ئاگاتان لەو گوری بەستە 50 ساڵی بوو بە بۆم دنیا باز دەکرێت لەو حەد و سەرانە هەم پەرلەمانی کوردستان دوایش پەرلەمانی عێراق دوو شوێنی لایەنە عێراقیەکان لەو گرێ بەستە زۆر نیگەرانن وەکو لایەنە کوردستانەکانش ئەڵێ ئەزانین چێ ئەزانی چییە زانین نییە تۆ ئەزانی وەرە هەواڵێکی سەرکردایەتی یەکێتی یا کاک جێگری سەرۆکی حکوومەتی من ڕێککەوتنێکمان هەیە زۆر باشە دەستا خۆش بی ئەوە زانین نییە عەزیزم گرێبەستێکی وا گرنگ ئەبێ بێتە ناو پەرلەمان بخوێندرێتەوە پەرلەمان لانی کەم پەسەندی بکە یعنی ئێوە نییە حیزبێکە زانیە حیزبێک نازانێ بزانێ نەزانێ بەقەدەر ئەو قەڵەمە بەهای نیە یەکێتی بزانێ نەزانیە بەڵام یەکێتی نازانێ یەکێتی ئەزانێ ڕێککەوتنێکی 50 ساڵی بەس بزانین چ ڕۆژێک کراوە کەی کراوە بۆچی کراوە بەندەکانی چین ئێڕوونیکەوە کاکە ڕێککەوتنێکە تۆ بۆ ئەگەر لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەسەر چاوم دەستت خۆش بێ بەڵام کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ گومان دەخەیتە سەر خۆت بۆ ڕوونی ناکەیەوە ڕێککەوتنەکە چییە بۆ بڵاوی ناکەیەوە کاکە بۆ من نا بۆ حیزبەکەشم نا بۆ پەرلەمان ڕوونیکەوە بچۆ بەردەمی پەرلەمان داوای لێبوردنم هەیە ئێستش کاکە دوامان خستێ بۆ دوایەخی ئەخ ڕێککەوتنێکی وە نییە ڕێککەوتت کردی بۆ بڵاوی ناکەەوە ڕێککەوتنەکە چییە ئەڵێ حیزبەکان وڵات جێگری سەرۆکی حکوومەت بەڵێ ڕێککەوتنێکمانێ 50 ساڵە و بۆ خۆ بەش بە حاڵی خۆم قەناعەتم وایە هیچ جێگرێکی سەرۆکی حکوومەت ئەو ڕێککەوتنی نەدیوە ڕەنگە هەندێک بڕگیان پێگوترابێ ئەوەی ئەڵێ ئاگام لێ ئاگای لە خەبەرەکەیە بەڵام بۆچی
دەستت خۆش بێ حکوومەت چێ ئەو ڕێککەوتنت کردیە ناڵێ بۆ بەرژەوەندیە زۆر باشە ئێوەرە بێنە ڕوونیکەوە بۆ گومان دەخەیتە سەر خۆت بەس کە کارێز ئەگەر ئەو مۆزوع ئەچوو بنە ئەو زەرکاوە ئێستا ئامادەن چی بدەن بە بەغدا ئەگەر ڕێککەوتنێکە بێت من نازانم من ناتوانم ڕێککەوت دەسەڵاتیان هەیە ینی ڕێککەوتن لە کوردستان هەموو جونگە ئەساسەکان بەسەرۆکی هەرێم حکوومەت و بڕیار و حیزب و بەخوە خۆیان باز دەکەن لایەنێکی ساسی ئەوەندە کورسیە باشە دەبا هەروانش تەشریف ببن و لە عێراقدانشن و شەرحی و بابەتە بکەن من ناتوانێت چێ چوو تەمسیلی حکوومەت دەکە شاندەکە بە ئێمە وایلی نەکەین تەمسیلی حکوومەت دەکە ئێستا من ئەزانم شاندەکە ئامادەی هەیە هەموو شتێک بکەن بڕاتە بێ ڕۆژ بە ڕۆژ مەرجەکان ڕۆژ بە ڕۆژ شاری لایەنە سیاسەکان لەسەر ئەو شاندە بە قووەتر دەبێت و حەزەکەم بزانین لە بیانون ئەوان لایەنە عراقیەکان پێیان وایە ئەو خۆ پیشاندانانە بەردەوامە بێ و پێیان وایە حکوومەتی هەرێمە ڕوخێ مەبەستیشانە بڕوخێ بەڵام چی دین بیان و دینەوە ئەڵێن ئەوانە نەیانتوانی حکومکەن ئەوە ناتوانانی بەڵام ئەساسەکە ئەوە نییە بڕوخێ نەیانتوانی ئەساسەکەوێ لە ئەساس لە بنچینەدا ئەوان بڕواان بە فیدرالیت نیە لە بنچینەدا بڕواان بە هەرێم نیە باوت پێ بڵێم هەر نەینە سەر خۆمان قسە بکەین ئەگەر بڕواان بەوەی هەبواە دەوڵەتی عراق دەوڵەتێکی فیدرالی تا ئێستا یەک هەرێم نابولانی کەم هەرێمێکی تر دروستە بوو دەوڵەت بە یەک هەرێم نابێتە فیدرالی باشە ئەوەی یەک ئەگە بڕواان بە پێکەوە ژیانی ئاشتیانە هەبایە و بە تێپەڕاندنی سیاسەتی سەردەمەکانی کۆن بواە دەبواە مادەی 140 جێبەجێ بکەن ئەگە بڕواان بە هاوسەنجی هەبواە لە ناو پێکاتەکانی عراق لە ناو پارێزگەکانی عراق دەبواە یاسای ئەنجومەنی فیدرالی دەرچووبایە لەبەر ئەنجومەنی فیدرالی دروست کرابایە کاکە لایەنە سیاسی عراقیەکان بەداخەوە بە شیعە و بە سونە بڕواان بە فیدرالیت نییە یانێسە کۆدەنجی غێر مباشر لای ئەوانە دروست بوو بەرامبەر یەکگرتنێک بەرامبەر یەکدەنجی نییە یەک بیرکردنەوەیە خۆزگە یەکدەنجی بێ تۆتوانی یەکدەنجی بیرکردنەوەیە لە ڕابردوش کە قبولیان کردیە لە ناچاری بووە بەڵام ئەوەی چێ وای لێکرد خۆی لە بەردەم ئەوان زەلیل بکە ئەوە سیاسەتی غەڵەت و چەوتی حکوومەتەکەی خۆمان بۆ لە ساڵانی ڕابردوو کاگارز بین هەرێمی کوردستان ڕای جەنابەت واسە بوو ئەو خۆپیشاندانەی کە تۆزێک پێش ئێستا ئاماژت پێکرد جەنابەت یعنی بۆ یان چ ئاماژەیەکمان پێ دەڵێن جەنابەت دەزانی ئێمە هەمیشە باز شێشی موسەخۆر دەکەین بەس ئەو کاراکتەری هات کاراکتەرێکی جیاوازە یعنی ناڕەزایی توێژی موسەخۆر لە ڕێگەی توێژێکی گەنجەوە خۆی نمایش کرد چۆنت بینی کاکەوە ئەو سیستەمە حکومڕانیە ئێمە سیستەمێکی نەگونجاوە سیستەمێکی سەقەتە سیستەمە سیاسەکەمان نەگونجاوە سیستەمێکی سەقەتە وادانێ لە قۆناغێک بۆ قۆناغەکان باش بووە بەڵام بۆ ئەو قۆناغە ناگونجێ لایەنە سیاسەکان بە پلەی یەکەم پارتی چکە بەرپرسیاری یەکەم لەو وڵاتە پارتیە حکوومەت هی ئەوە ئێمە بەشدارین تێدا باشە هاوسەنجیش نییە لە نێوان یەکێتی پارتی لەناو حکوومەتە بێ خەڵک ئەو ڕاستیانە بزانێ ئێمە 21 کورسیمانەیە ئەوان بە دەور و بەرەکەشیانەوە نزیکەی 50 کورسیان هەیە و جونگە سەرەکیەکان لە دەست ئەوانن و پارتی داڕێژەری سیاسەتی ئابووری سربەخۆ بووە لە بەرامبەردا یەکێتی داڕێژەری استراتیژەتی نێوان هەرێم و بەغدا بووە لە بەغدا کۆن پارتی داڕێژەری سیاسەتی نەوتی بووە ئێمە تەماشەکەر بووین یا پاشکۆ بووینە وەکو یەکێتی هەر کەسێک بڵێ ئێمە دەورمان هەبووە ڕۆڵمان تێدا هەبووە لە ناو حکوومەت بوو بێ پێشتر یا ئێستا لە ناو حکوومەت بێ ڕاست ناکە تەنیەپ ئایا لەبەرەوەی هێزمان کەم بە دوای جیابوونەوەی گۆڕان تێکچوونی هاوسەنجی یا لەبەر هەر هۆکارێک بووبی ڕەنگە هۆکارە سەرچێک ئەوێ بەڵام ئەو ڕاست بوو ئەوان بووینە ئێستاش ئەوان بە پلەی یەکەم ئینجا یەکێتی بە پلەی دووەم ئەبێ اینجا گۆڕان بە پلەی سێم وەکۆی لە حکوومەتی هەرسێلامان ئەبێ دەست لە جەرجی خۆمان بنین هەنگاوی گەورەی چاکسازی بنین ئەوەی ئێستا دەکرێت دەستیان خۆش بێ و پینە پەڕوانە بەڵام ئەو هەنگاوی گەورەی چاکسازی نین هەنگاوی گەورەی چاکسازی لەوەیە کە متمانە لە نێوانی دەسەڵات و هاوڵاتی بۆ لە نێوان هاوڵاتی و دەسەڵات بگەڕێتەوە واتە چۆن ئێمە یا لایەنە سیاسەکان چۆن ئەتوانین متمانەی هاوڵاتیان بۆ حکوومەت بجێڕینەوە ئێستا قەیرانی بێمتمانەیی لە نێوان هاوڵاتیان و لە نێوان حکوومەت زۆر لە قەیرانی سیاسی و زۆر لە قەیرانی ئابووری گەورەترە و زۆریش مەترسیدارترە ئەوە یەک ئەویش باز دەکەم ئەوە یەک چۆن دەکرێ ئەبێ ئێمە ئەبێ پەرلەمانەکەمان پەرلەمانێکی سربەخۆ بێ پەرلەمانەکەمان ئەکرێت جیاوازی بیر و بۆچوونی تێدا بێ ئاراستەی سیاسی جیاوازی تێدا بێ بەڵام کاکاوە ناکرێت لە ناو پەرلەمان
فراکسیونێک دژی گەندەڵی بێ و پراکسیونێک پشتیوانی لە گەندەڵی بکە لەسەر مەسلەی پێشێلکردنی یاسا لەسەر مەسلەی گەندەڵی لەسەر مەسلەی چاکسازی ناکرێت جیاوازی هەبێ لەبەر ئەوەی بۆ نمونە یەکێتی و گۆڕان حکومی سلێمانی دەکەن ئەگەر گەندەڵیەک بوو پەرلەمانتارەکانی یەکێتی و گۆڕان پشتیوانی لە سلێمانی بکەن و لە بەرامبەریشدا لە زاخۆ یا لە دوێەکە لە هەور دەکرێت پارتی پشتیوانی بکە هەندێک بابەت هەیە هی ئەوە نییە بەداخەوە وای لێکراوە ئەبێ پەرلەمان دەستگای قەزائیمان تۆ بڕۆشکایە دێککە تۆ بڕۆ داوا لە داواکاری گشتی بکە بڵێ داواکاری گشتی ئەمڕۆ لە هەولێر فلان دەوڵەمەندیا فلان سیاست مەدار ئەو پارتە زەویە ڕوکنە بازرگانی دەست بەسەداگرتووە بزان مەتوانێت چی بکە ئەوەندە باەخیان بۆ دەستگای قەزایی نێشتێتەوە باشە هاوڵاتی هەست بکە تۆ حکوومەت لایەنێکی لایەن جێبەجێکار کاتێک هەنگاوێکی غەڵەتێکەکەی لایەنێکەیە بەرگری لە تۆکە یا بەدەنگتەوە دێ نییە باشە ئیتر لە چی باسکە لە چیت بۆ باسکە ئایندەی هەرێمی کوردستان بۆ بارودۆخە و پەیوەندەکانی عێراق لە خولەکێکەکە بۆمان باز بکەی بە حکمی ئەزمونت بەکوێ باشە قەزدم ئەوە کەڵەکەبوونی ئەوە کەلەکەبوونی هەڵە و کەم و کوڕیەکانی ڕابردووە کەلەکەبوونی ئەو هەموو هەڵانەیە کە لە ڕابردوو کردومانە ئێستا پێویستی بە ڕاستکردنەوەیە پێویستی بە دەرمانکردن نییە پێویستی لە ڕێگوڕیش هەڵکێشاندنی ئەو کەم و کوڕیانەیە یاخود دانانی یعنی پێنانە قۆناغێکی نوێ بەوە ئەتوانین ئێمە ڕزگارمان بێ هاوڵاتیانی کوردستان دەڵی چۆن ڕزگارە بێ ئەگەر دڵنیا ببنەوە حکوومەت پارەی نییە دڵنیا بەداوا لە حکوومەت ناکەن ئێمە بینیمانە ئەزمونمان هەیە نەک ئەو هاوڵاتیانە ئەو حیزبانەی کە ئێمە ئێستا سەرکردایەتی ئەەکەین ئێمەیان نەژە حیزبەکانیان نەژان پێشمەرگیان نەژیان هەڵ خەڵک پارەی خۆیەدا بەبێ پارە دەوامیەکرد هیچ کێشەیەک نەبوو ئێستا خەڵک دڵنیان نییە ئەبێ خەڵک دڵنیا بکرێتەوە دڵنیا تاکید دەکەمەوە هەنگاوی یەکەممان ئەوەیە پرۆژەیەکی چاکسازی نیشتیمانی بە هەموو لایەنەکانەوە و دەست و بردی لێ بکرێ دەستی پێ نەکری لە بەرەوەی خۆ پیشاندانە ئەمڕۆ بابەتە بێتە گۆڕی سوازی لێ بێنێ ئەبێ ئەوە بکرێ پرۆژە چاکسازی لە سیستمی حکومڕانی لە سیستمی چاکسازی لە هەموو بوارەکانتر نابێت لێ بترسێن یان ئەوتە لایەنەکانی دەسەڵات ئەبێ بەشێک لەوەی کە هیانە بیکەنە قوربانی یان ئەوتە هەمووی لە دەستەچێت من دەمێکە گوتومە ئەو کوردستانیان ئەبێ هەنگاوی چارەسەری جددی باوێ یانیش ئەوتە بە دەردی سووریا و یەمەنەچین کەس خۆزگە ناخوازێ بەو دەردەبچین ئەچین چکە ئەو حکوومەتە بەو شێوازە ئەو دەسەڵاتە بەو شێوازە حکومڕانیە ئەم ڕۆژ نەبێ سبێ ڕوخێ خۆپیشاندانەکانش کە ببنەوە ناڕزایەتەکان کپ نابێتەوە لە سلێمانیش خۆپیشاندان بکرین مانایوە نیە خەڵک لە هەولێر و لە دهۆک ڕازیە نابە پێچەوانەوە خەڵک پەسترا چکە لەوێ هەر نەبی دەرەبڕی لێرە ناتوانانی دەری ببڕێ ئەوە یەک دوو ئەبێ حکوومەت استراتیژی دیار بێ و بێ خەڵک لێی تێبگا استراتیژی تۆ چییە لەگەڵ بەغدا چی ئەەکەی لەگەڵ لایەنەکان تر چی ئەەکەی ئێکاکە من پێ دەڵێم پەیوەند چەند ساڵی ڕابردوو پەیوەندەکانی حکوومەت هێرێم لەگەڵ تورکیا زۆر بەقوتر بوو لەگەڵ بەغدا ئێستا بەغدا پێمان ئەڵێنەوە ئەڵێن لە چێ بوون چەند ساڵەیەوە چیتان نەکرد بۆوە ئەوانش ئێستا تۆڵاکەنەوە ناحەقیەکەن لایەنە سیاسەکانی عراق ئەو تۆڕەسەنەوە و ئەو هەموو ڕکوچینەی بەرامبەر هەرێمیانە لە ڕاددە بەدەرا و ئەوان گلەیی دەکەن لە هەرێمی کوردستان من بە ئەوش بۆ بڵێم خۆزگە هاوڵاتیانی کوردستان هەمویان بۆیان ئەلوا سەفەرێکی کەربەلا بکەن کە شوێنێکی چەند پیرۆزە لای شیعەکان خۆزگە بۆیان ئەلوا سەفەرێکی ئەنبار بکەن یا هی ناسەری بکەن بزانە ئاستی گوزەرانی خەڵک چەند لە دوای هەرێمی کوردستانە ئاستی ئاوادانکردنەوە چەند لە دوای هەرێمی کوردستانە باوە قسەیش بکەین ئەوان ئێستا هەرێمی کوردستان بۆ تاوانبەرەکەن دڵنیا بە لەوێ گەندەڵی لەوێ نەبوونی خزمەت گوزاری دە بەقەدەر هەرێمی کوردستانە بۆ ئاگاداریت حەزەکە محەقەتە بزانین بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەبوونی استراتیژێتێکی ڕوون لەگەڵ بەغدا استراتیژێکی ڕووی نەبووە سیاسەتێکی ڕووی نەبووە لەبوونی هەندێک پەیوەندی گوماناوی وەکو لەگەڵ تورکیا ئەملا و ئەولا ئەوە وای کردووە کە ینی دەرگای جەهەنەمی لە خۆ کردوێتەوە ئەمڕۆ سوپاس کاگارێس لەوانەیە یەک دوا دەرفەت بۆ جەنابیان بەجێ دێڕین سوپاس بۆ بینەریتان کاک ئارێس پوختەی قسەکەی پوختە قسەکەم ئەوەیە حکوومەتی هەرێم یەکێتی پارتی گۆڕان بێکەوە بە هاوکاری لایەنەکان تریش یان ئەوتە ئەبێ هەنگاوی چاکسازی گەورە لە سیستمی حکومڕانی و هەرێمی سیستمی حکومڕانی و سیاسی هەرێمی کوردستان بنین یان ئەوتە بەسەرماندا دەڕوخێ هیچ دەرفەتێکی تر نەماوە سپاس کاگارێس بۆ دەرفەت زۆر سپاس بۆ ڕاشکاوی جوابی کوی وەڵامەکانی ئێمە سپاس بە جەنابتان